بەنامی خوداوەی گەورە و میهرەبانەوە برایان و خوشکانی بەڕێز السلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. من دکتۆر عوسمان عەلی مامۆستای زانکۆم لە بەشی مێژوو جامعەی سەلاح الدین. ئەم شەو لە خزمەتتان دەبم دەربارەی ژیانی سەرکردەیەکی گەورەی ئیسلام و کوردستان، ئەوش سەلاح الدینی ئەیوبی. ئەم کەسایەتیە لە مێژوودا، لە مێژووی نەک کورد بەڵکو لە مێژووی جیهانی ئیسلامدا و لە غەربدا و لە ناو زۆر ملەتاندا لە مێژوو با بڵێن لە سەدەکانی ناوەڕاست تاکو ئەمڕۆ کەسایەتیەکی زۆر کاریگەرە، کەسایەتێکی کاریگەرە لەبەرەوەی کە بەوردی ژیانی ئەم سەرکردەیە خوێنی زۆر شتی تایە کە جێگای سەرسوڕمانە. پێش هەموو شتێ من حەزەکەم ئەمڕۆ ئەوە بڵێم، باش لە محاضەرەکەی ئەمڕۆدا باسی ئەوە دەکەین ژیانی خۆی لەکوێ لە دایک بووە، باسی عائیلەکەیەکەین، دوایی ئەو شتانەی کە هەیبوو وەکوم لە منداڵی چەند شتێک دەربارەی ژیانی ئەو، دواییش باسی ئەوە دەکەین کە دوایی ئەچێتە هین ئەبێتە مەلیکی مەسر، چی ڕەوشتێک چی دەستکەوتێکیە بووە لە ناو خودی مسر و سوودان و یەمەن، کە وڵاتەکەی ئەو وڵاتەی سەلاح الدین دای دەمەزرێنێ، وڵاتێکە زۆربەی مسرەگرێ، نەک زۆربەی هەموو مسرەگرێ، بەشێکی سوودانەگرێ، لەو کاتە پیاوەتوە بلادن نەوبە و یەمەن و بەشێکی زۆری باکووری کوردستانەگرێت و بەشێکی خۆمان تاکو سنجار مووسڵ شەگرێتەوە، دەوروپشتی مووسڵ شەگرێتەوە، هەموو کوردستانی باشوور ناگرێتەوە، بەڵام بەشێکی زۆری تاکو لای تکریت ئەگرێتەوە. ئەم کەسایەتیە هەروەکوتم شایەنی باسە بۆ ئێمە کە ئەمڕۆ چەند خاڵێک بە وردی شیکەینەوە دەربارەی کەسایەتی سەلاح الدین ئەیوبی. لێرەدا ئەمەوێ شتێک بڵێم، ئێمە زۆربەی خوێنەوەرانی کورد ڕۆشنبیرانمان زۆر پێیان خۆشە باسی ژیوارە بکەن و گەورەی بکەن و کتێبەکانی تەرجمە بکەن، بەڵام کەسایەتێک وەکو کەسایەتی سەلاح الدین کە لە مێژوودا بەسەری دێن، زۆر بە خێرایی بەسەری دێن، وەکە باسیەکەن بە خاینی کورد باسیەکەن، ئەلاساس ئەم کابرایە کورد پەروەر نەبووە و خزمەتی کوردی نەکردووە، خزمەتی عەرەبی کردووە، تا ڕادەیەک ئەڵێن جاشی عەرەب بووە. ئینجا ئێمە ئەم شتانە باس دەکەین، دوایی ئایا ژیوارە پێویستە ببێتە کەسایەتێک کە ئێمە منداڵەکانمان دەربارەی ژیانی بزانین یان سەلاح الدینی ئەیوبی؟ ئەوە حەزەکەم دوایی کە وەکو بڵێ لە قۆناغەکانی ژیانی سەلاح الدین ئەوستم باسی بکەم. طبعاً ئێمە پێش هەموو شتێک ئەزانین ئەمڕۆ زۆربەی نووسەرانی کورد و تورک و فرس و عەرەب شانازی بە مێژووی خۆیانەکەن، بە تایبەتی لە مێژووی خۆیان لە پێش ئیسلام و دوای ئیسلامش زۆر کەسایەتی هەیە کە بە هیچ جۆرێ نە تورک بووە، نە عەرەب بووە، نە فارس بووە، بەڵام فارسەکان ئەیانەوێت گەورەی کەنەوە، هەتاکو بڵێن ملەتەکەیان مێژوویکی دەوڵەمەنی هەیە لە کەسایەتی سەرکەوتوو. ئێمە تەنها کەسایەتێکی سەرکەوتومان هەیە کە نەک لە سەر ئاستی کوردستان بەڵکو لە سەر ئاستی جیهان، کە زۆربەی نووسەرانی غەرب دوای ئینشاڵڵا باسی دەکەم زۆر بەو پەڕی شانازیەوە باسیەکەن وەکو قائیدێکی سەرکردەیەکی سەرکەوتوو کاریگەر، بەڵام ئێمە محاولاکەین
کە لە کاتێکە ئێمە خۆمان پێویستمان وەکو ملەتێک پێویستمان بەوەیە کە مێژووی خۆمان کەسایەتیەکانمان ئیبرازکەین بوارە ئیجابیەکانیان بڵین زۆر کەسە لێ لە ناو کووردا طبعا ئەمە تورک و عەرەب شۆڤینیەکان تورکەکان فارسەکان ئەڵێن لە ناو کووردا مەلیک نەبووە اینجا ئێمەش دێن بە تایبەتی بەداخەوە ئەو نیمچە متەقەفەکانمان دێن ئەلێن سەلاحەدین جاش بووە باشە لێرەدا بەلەوەی بچمە باسی ژیانی سەلاحەدین بکەم ئایا چۆن جاش ئەبێتە مەلیک ئەبێتە جاش ئەمە لە هیچ عورفێکانیە کە کابرای خۆی سوڵتان بێ و عەرەب و تورک و فورس لە خزمەتی بێ بەڵام ئێمە نووسەرانی ئێمە بێن دین و حەزشەکەم لێرەدا زۆر بە خێرایی بن شەداد لە کتێبەکەیدا دەڵێ بن شەداد طبعا صاحبی سیرەی سەلاحەدینە لە کتێبەکەی بە ناوی المحاسن سوڵتانیە في نوادر اليوسفية ئەڵێ سەلاحەدین ڕۆژێک کوڕەکەی هات بۆ لای زڵفی درێژ کردبوو وەکو تورکەکان چونکە طبعا سەلاحەدین و کوڕەکەی یعنی فترێک لەگەڵ نورەدین زەنکی کە عائیلەیەکی تورک بوونە حاکمی بلادی شام بوونە سووریا و دەورە پشتی عاداتی ئەوانی و سەلاحەدین پێ لێ کوڕم هەستە بڕۆ ئەو پرچە تراشکە ئەوە ئێمە نین ئەوە عاداتی ئێمە نییە ئێمە ملەتێکی ترین ئەمە قسەی سەلاحەدین ئەیوبیە کە ئەتیزازەکا بەخۆی جارێک لە کەنەدا بووم نووسەرێکی دورزی عەرەبی لوبنانی وتی وەڵا دکتۆر لە 1963 وتی لە مۆسکۆ بووین کە لە مۆسکۆ بووین وتی لەوێ کابرایەکی کوردم بینی وتم ئۆ تۆ کوردی سەلاحەدین وایە کەوتی واز بێنە سەلاحەدین جاشی ئاغاکانی عەرەب بووە و ئەمانە وتی من وسکت بووم بەس وتی بەیانی ئەمە لە وەختی شوعیەتە لە وەختی سۆڤیەتە وتی بەیانی ئێمەیان بردە سەر قەبری دوسێ مەلیکی ڕووسی کە پێش شوعیەتە بەو پەڕی ئەتیزازەوە باسییانە کرد و ئێمەیان وتی پێیم و دیتە ئەمانە هەرچەندە شوعین بەڵام ئەتیزازەکەن بە تاریخی مەلیکەکانی خۆیان تۆش دوێنە ئەو کابرایە عەظیمە سەلاحەدین ئەتوتوانی وتی کابرا قسەی نەبوو وەڵام بداتەوە اینجا با بێینە سەلاحەدین با وەکو بڵێ بە خێراییدا بە ژیانی بڕۆین سەلاحەدین وەکو دیارە باپیرەی ناوی شادی بووە خەڵکی بە جۆرەی زۆربەی نووسەرانی ئەوانەی کە لە دەور و پشتی بوونە سەلاحەدین بوونە لە کاتی سەلاحەدین بوونە و لە قسەکانی سەلاحەدین و عائیلەکەی ئیجماع هەیە سەلاحەدین خەڵکی گوندێکە پێی وتراوە دوێنش نێزگە لە تەفلیسی ئەمڕۆ لە ئەرمینیا یعنی گوندەکەشی ناوی جەندەقان بووە نێزک دوێنە و لە عائیلەیەکە پێڵێن عائیلەی ڕەوادی و ئەمانش مینێکە بووە ئیمارەتێکی کوردیە وە لە کاتی عەباسەکان پێیان وتراوە هەذبانی لەبەرەوە ئیجماع هەیە سەلاحەدین خەڵکی باوکی سەلاحەدین و باپیرەی سەلاحەدین خەڵکی دوێن بوونە بەڵام دوایی باوکی ئەوش باپیرەی شادی هەردوو کوڕەکەی خۆی بردووە شادی دوو کوڕیە بووە نەجمەدین شاوی و ئەسەددین شێرکۆی بە عەرەبی پێڵێن ئەسەددین بە کوردیش ناوی شێرکەوەی بووە هەر لە ناوەکەیەوە دیارە یعنی ئەمە کووردە اینجا ئەمانە بەرەو چوونە لە بەغدا بوونە فترێک دوایی سەلجوقێک تکریت ئەڵێ لەو کاتەدا بە گوێرەی نووسەرێک کە چووە لەم کاتەدا تکریت پێ ئەلێ زۆربەی کەسەکانی خەڵکەکانی تکریتش کورد بوونە اینجا دانانی باوکی سەلاحەدین
نەجمەدین لەوێ وەکو والی یان بەعزارە لێم والی بەعزارێ مدیر شورتە شەحنە مدیری شەحنە بووە ئەمە شتێکی وەکو بڵێ دەلیلە بێئەنەه خەڵکی ئەو شارە کوردێکی زۆری تیا بووە لە تکرین باوکی سەلاحەدین و مامەی سەلاحەدین دیارە خلافێکیان هەبێت یەکێک ئەکوژرێت ئەو کەسەی کە با بڵێن لە سەرجوقیەکان اینجا والی ئەو وەزیری سەرجوقی لە بەغدا کە سوڵتانی عەباسی لە ژێر تەسیری ئەو بووە وتێتی بە زووترین کات نەجمەدین و شێرکەوەی بگرین و عقوبەی بدەین سەلاحەدین و باوکی اینجا سەلاحەدین ئەو شەوە لە دایکە بێت کە باوکی ئەبێ ئەو قەڵای تکریتە ئەبێ جێبێڵێت بەرەو ڕابکە بەهین اینجا ئەڵێن بە گوێرەی بەعزە ڕێوایەتێ ئەمە تاکید نەکراوە باوکی سەلاحەدین وتێتی ئەم منداڵە شومە ئەوە ئەمڕۆ هاتەتە کایەوە ئەوە ئێمە ئەبێ ڕابکەین سەری خۆمان هەڵگرین بگەینە شوێنێک ئەچن باوکی سەلاحەدین و سەلاحەدین کە شەوێ لە دایک بەو شەوە لە دایک بووە بەرەو هینە ڕۆن بەرەو دیمەشق ڕۆن لەو کاتەدا عائیلەی زەنکی کە عائیلەیەکی ئەتاباکی تورک بوونە حاکمی دیمەشق و دەور پشتی بوونە اینجا لە کاتی خۆیدا عائیلەی ئەتاباکی لەگەڵ سەلجوقیەکانی بەغدا خلافێکیان هەبووە ئەو کاتە عیمادەدین زەنکی محاوەلاکە ڕابکە لە دەست سەلجوقیەکان دێ بۆ تکریت لە حاکمی سەلجوقی پێڵێ بکوشە بەڵام باوکی سەلاحەدین و مامی سەلاحەدین نایکوژن بەڕەڵایەکەن دێت بەرەو ئازادیەکەن ئەوش دێت دوای فترێک وجودی خۆیە بێت لە شام اینجا ئەو چاکەی کە باوکی سەلاحەدین کردێتی کە دەگەڵ عیمادەدین زەنکی وای لێکا ڕێزی عائیلەی سەلاحەدین بگرێ اینجا دوای فترێک نەجمەدینش وەفات ئەکات لە دیمەشق سەلاحەدین وەکو دیارە پەروەردەی منداڵی زۆربەی گەنجایەتی لە دیمەشق ئەبێت ئەڵێن سەلاحەدین لەم کاتەدا زۆر حەزی لە شاری دیمەشق بووە و لە دوای ژیانشیە هەر زۆر دیمەشق زۆر خۆشەویست بووە لە دڵی سەلاحەدین لێرەدا حەزەکەم چونکە ئەو شتانەی منداڵی خۆمانەی بینین لە سەرەتای ژیانیاندا زۆر هەستیارە وەکو دیارە باوکی سەلاحەدین و مامی سەلاحەدین زۆر بایەخ ئەدەم بە پەروەردەی سەلاحەدین لە تەمەنی بەگوێرەی بەعزە سەرچاوێک 11 ساڵیدا حەفزی قورئانەکە و دواییش ئەڵێ دائیمەن ڕۆژانە دروسی حەدیثی هەبووە سەلاحەدین ئەم منداڵە دوای ئەبێتە سەرکردەیەک لە بواری عەسکەری و سیاسی زۆر سەرکەوتووە بێ اینجا لێرەدا ئەڵێ لە منداڵیەوە باوکی زۆر ئاگاداری بووە فێری سواری ئەسپیان کردووە نردویانەتە زۆر شوێن کە ژیانێکی سەخت بژی ئەو منداڵە حتا ئامادە بێ بۆ دووار ڕۆژ و ئەڵێ سەلاحەدین ذەکایەکی نایابیە بۆ زۆر شتێکی غەریب بووە ئەلێ لە هەندەسەی ئیقلیدی ئەزانی لە ماثماتیکی ئەزانی لە طبعا هەروەکوتم قورئانی حەفظ کرد لە علمی شەرعی زۆر باش بوو لە علمی ئەنسابی ئەزانی لە تاریخی ئەزانی ئەم منداڵە لە تەمەنێکی زۆر گچکەوە لە هەموو زۆربەی علمەکانە ئیبداع ئەکات و بەڵام لە هەمووی گرنگتر ئەڵێ زۆر جار لای مامۆستاکانی حەدیث و قورئان و فقهی ئەمانەی خوێندووە لەبەرەوە سەلاحەدین هەر لە منداڵێکەوە وەکو بڵێیت نبوغەت پێشانەدا کە ئینسانێکی عادی نییە ئینسانێکە زۆر جیاوازە اینجا سەلاحەدین لێرەدا لە دیمەشق ئەم ژیانەی ئەبێت دوایی لێرەدا سەلاحەدین اینجا ئێمە چینە قۆناغێکی تری ژیانی سەلاحەدین
ئەوش ئەوەیە سەلاح الدین لەگەڵ مامی ئەچێ بۆ مصر. چۆن ئەچێ بۆ مصر؟ مصر لەم کاتەدا بەدەستی فاتیمیەکان بووە. فاتیمیەکان دەوڵەتێک بوون 262 ساڵ حکمی مصر و زۆربەی با بڵێن باکووری ئەفریقیایان کردووە. ئەمانە شیعە بوون، بە مەذهەب ئیسماعیلی بوون. ئاخر خەلیفەیان کە سەلاح الدین حکمی تەواوە کە ناوی عاضد بیلایە، اینجا با بڵێن چۆن سەلاح الدین و مامی دێنین. لە کاتیدا خەلیفەی فاتمی عاضد زۆر لاواز بووە، وەزیری هەبووە. وەزیر یعنی سەرۆک وەزیران لەو کاتەدا. دوو وەزیری هەبووە، یەکێکی بە ناوی شاور، یەکێکی بە ناوی دەرغام. ئەمانە لەم کاتەدا کە سەلاح الدین 1169 کە ئەگاتە سووریا، وەڵعی سووریا لەم بارودۆخە تایبەتیەدا بووە. مصر بەدەستی فاتمیەکانە، بەڵام دەورپشتی مصر بیلادیشان حتا ئوردن، بەشێکی ئەمڕۆی لوبنان، بەشێکی سووریا، بەشێکی تەواان فەڵەستین، ئەمانە 5 دەوڵەتی سەلیبی تیا بۆ گچکە گچکە پیان وتۆی میرنشینە خاچپەرستەکانیان سەلیبیەکان. خاصەتەن دیمەشق پێش سەلاح الدین تقریبەن بە 87 ساڵ بەدەستی ئیمارەتێک میرنشینێک بووە. ئەو میرنشینە پیان وتۆ میرنشینی خاچپەرست لە بەیت المەقدس. اینجا هەر ناوی میرنشینەکەش ئەوە بووە. اینجا سەلاح الدین بۆچی دێتە مصر؟ سەر لەنوێ ئەڵێم لەبەر ئەوەی وەزیرێ لە وەزیرەکان خلافێ بێ لەگەڵ وەزیرەکەی ترە. ئەڵێ وەزیری ئەو وەزیرەی کە ناوی شاور بووە دێ بۆ لای نورەدین زەنکی، ئەڵێ یا نورەدین بگە پێم تۆ موسڵمانی ئێمەش موسڵمانین، ئەوە وەزیرەکەی خۆمان لەبەروێ عاضد زەعیفە و هیچ دەسەڵاتی نییە، ئەوە موئامەرە ئەکا لەگەڵ سەلیبیەکانی فەڵەستین هین بگرن، ئەوە مصرش بگرن. ئەگەر تۆ نەگەی ئەوە دەرغام علاقەتێکی بەقوەتی هەبووە لەگەڵ سەلیبیەکان و تکایە وەرە پێم گرە. نورەدین زەنکی کە زۆر ڕێزیە بۆ سەلاح الدین و بۆ مامی شێرکۆوەی، سوپایەکی لە زنکیەکانەوە لە ئەیوبیەکانە چەند عاشیرەتێکی کوردی لەگەڵ ئەو سوپایە ئەبێ کە شێرکۆوەی ئەچێ بۆ مصر. کە دێتە مصر طبعا ئەوە هین شاور ئەگەڕێنەوە دەسەڵات و ئەو وەزیرەی یەکەم کە ناوی دەرغام بووە، وەزیری فاتمی کە دەستی لەگەڵ سەلیبیەکان بووە، ئەوە ئەکوژن. اینجا لێرەدا لەم شەڕانەدا سەلاح الدین تەمەنێکی 26 ساڵ نییە هێشتا، بەڵام زۆر عەبقەریەت پێشانەدا. اینجا لێرەدا دوای تقریبەن فترێکی کەم، دوای ساڵێک ئەو وەزیرەش کە سەلاح الدین و زەنکیەکان گەڕانیانە دەسەڵات لە مصر، ئەوش هەڵەسێ سەر لە نوێ عەلاقە ئەکا لەگەڵ سەلیبیەکانە بۆ لێدانی شێرکۆی. شێرکۆ و سەلاح الدین و جێیشی ئەیوبی کە ئەوانە لەوێن هێشتا پێیان ناڵێن تەپان سوپای ئەیوبی، پێیان ئەڵێن جێیشی سووری، جێیشی زەنکیەکان. اینجا لێرەدا شێرکۆوەی 3 جار شەڕەکە، 3 جار ئەشکێت لە ناو خودی مسرا سەلیبیەکان و ئەو وەزیرانی کەوا هەماهەنگیانە کرد لەگەڵ هینە لەگەڵ سەلیبیەکانە، مامەی سەلاح الدین ئیجبارەکەن مصر جێبی لێ بچێ بەرەو سووریا. بەڵام لە 3ەم جاردا سەلاح الدین و مامی ئەتوانن بۆ ئەو وەزیرانەی کەوا سەر بە هین بوون سەلیبیەکان بوون لا بدرێن. اینجا سەلاح الدین ببورە مامەی سەلاح الدین شێرکۆی بۆ چەند مانگێک ئەبێتە وەزیر،
یعنی سەرۆک وەزیرانی مەسر خەلیفەی عاڵد لێرەدا خەلیفەیەکی نەخۆشە بەرەو مردن ئەڕوا لە ناو جێگایە شێرکەوەی ئەبێتە سەرۆکی دەوڵەت بەڵام دوای فترێکی کەم شێرکەوەی وەفاتەکە خەڵکەکە ئەوانەی لە مەسر بوونە داواکەن لە عاڵد سەلاحەدین دابنێ ئەڵێن ئەم کابرایە زۆر بەتوانایە زۆر یعنی لێی ئەبینین ببێتە وەزیر لەبەرەوە عاڵد و سەرکردە ئەسکەریەکانی مصر سەلاحەدین دائەنن کە سەلاحەدین دائەنن ئەبێتە سەرۆک وەزیر دوای 5-6 مانگێک کابرایەک بە ناوی مؤتەمەن الخلافە کابرایەکی ڕەشە سوودانیە لە ئەسڵاس نوبیە ئەوە لەبەرەوەی متحمس و بۆ عەقیدەی شیعەی ئیسماعیلی محاولە ئەکات انقلابێ بکاتە سەر سەلاحەدین و جێشی سووری و زەنکێکان و ئەو کوردانەی کەوا لەگەڵ سەلاحەدین هاتوونە بەڵام سەلاحەدین خۆشبەختانە ئەتوانێ ئەو کابرایە مؤتەمەن الخلافە بکوژێت و ئەو ئینقلابە هین بێت فەشەل بێنێت اینجا سەلاحەدین لێرەدا دەست ئەکا بە دانانی دەوڵەت سەلاحەدین هەر وەک وتم هەر لە منداڵیەوەیە عەقیدەی سونی بووە ئەهلی سونی بووە ئێستا لە مصر کێ حکومەکە فاتیمیەکان کە ئیسماعیلی شیعەی ئیسماعیلین بە عەقیدە سەلاحەدین لێرەدا زۆر بە زیرەکی محاولە کە تەعامل بکە لەگەڵ وڵە نورەدینی زەنکی کەوا زۆر وەکو بڵێ مامی سەلاحەدین بووە زۆر ڕێزی بۆ سەلاحەدینە بووە ئەلێ سەلاحەدین زوو ئەعلانی بەیعە بکە بۆ خەلیفەی عەباسی لە بەغدا سەلاحەدین ئەڵێ جەنابی نورەدین تۆزێ سەبرکە لەگەڵما چونکە ئەوزاعی داخلی لەناو خودی سووریا لەناو خودی مصر ئامادە نییە بۆچی چونکە فاتیمیەکان 262 ساڵ حکومیان کردووە شعبێکی زۆر بۆتە شیعە بزگەوت مثلا جامعی ئەزهەر جامعەیەکی شیعە بووە و کتێبخانەیەکی گەوراوە بە ناوی دارولحیکمە 9 ملیۆن کتابی شیعەی تیا بووە ئەو خەڵکێکی زۆر وا پەروەردە بوونە دوایی شیعەکانی ڕەشەکانیشە بوونە لە سوودانەواتونە ئەمانە عەقیدەیەکی مطلقیانە چەند جەنەڕاڵێکە لە سوپای با بڵێین مصری سەر بەهینن سەر بە یعنی فاتیمیەکانن اینجا لێرەدا تۆزێ ساردیەکەوێت لە بینی نورەدین زەنکی کە ئەوێ زوو بکە بەڵام سەلاحەدین لێرە دووربینی خۆی پێشانەدا یەکەم جار کە عاڵد بیلا ئەبینێ بەرەو وەفاتە ڕوا اینجا هەڵەسێ چێکە حرەسی تایبەت بۆ خۆی دائەنێت جەنەڕاڵە فاتیمیەکان لا ئەدا دوایی هەڵەسێ بە دانانی چەند مەکتەبێک چەند جامعەیەک بە ناوی جامعەی کاملیە و ناسریە دوایی سەرە دەسە خاتە سەر کتێبخانەی هین کتێبخانەی وەکوتم حکمە ئەو کتێبانە دەسە خاتە سەریان و بەشێکی زۆری ئەو کتێبانە ئەستێنێت و جایەواشەوەش سەر وەکوتم سوپاکەیشی بەهێزەکە بەڵام لێرەدا سەڵی بێکان سەر لە نوێ ئەیانەوێ وا تەسەورەکەن سەلاحەدین بێهێزە ئەیانەوێت چەند هجوومی بکەنە سەر مصر سەلاحەدین بەرامبەر ئەو ظروفەدا ئەتوانێت بارودۆخی خۆی بەهێز بکە و لە چەند شەڕێکی گچکە لە دەور و پشتی هیندا ناو مصر لە حدودەکانی مصر لەگەڵ سووریا و لەگەڵ فەڵەستین لەگەڵ ئوردن کە بەدەست سەڵی مینیشینە سەلیبیەکانە بێ ئەتوانێت سەرکەوێت بەسەریان سەلاحەدین دەسەڵاتی خۆی وەکولێ دەستپێنێت لە ناو مصر لێرەدا حەزەکەم ئاماژە بەوە بکەم پەیوەندی سەلاحەدین ئەم ئیشانەی ناتوانی بکردایە ئەگەر نورەدین زەنکی لەگەڵ یان نەبووە پەیوەندی نورەدین زەنکی و سەلاحەدین دوو برابوونە وەکو دوو برا بووە هەردووکیان
بەخلافی سەرکردەکانی زۆر بە جیاوازی سەرکردەکانی ئەو کاتەی ئەمە سەدەی 12 ئەمە طبعاً هەر ئاگاداری دەسەڵات و ماڵ و مڵکیانە بووە. نورەدین زەنکی کابرایەکی مجاهد بووە، کابرایەکی ئیماندار بووە، بۆ ئەوە ژیاوە چۆن ئەم نیشینە سەڵیبیانە لە وڵاتی موسڵمانان دەربکات و اینجا زۆر یارمەتی سەلاحەدینەدا لەو کاتێک کە سەلاحەدین منداڵە لە دیمەشق و دواییش کە سەلاحەدینە بێتە سوڵتان هەر یارمەتی بۆ ئەنێرێت و یعنی بەڵام هەر وەکو دیارە هەر وەکو تۆزی پێشیستەوتم بە گوێرەی ئیبن ئەثیر کە کابرایە کە زۆر شتێکی غەریبە لەیرە ئیبن ئەثیرش زۆر متعاتفە لەگەڵ نورەدین زەنکی و تەلمیحەکە لە کتابەکەی لە کتابەکەی بیدایە ئەڵێ سەلاحەدین ئەبێ زیاتر گوێڕایەڵی نورەدین زەنکی وایە هەرچەند داوان هەردووکیان کوردن بن ئەثیر کوردە و سەلاحەدینش کوردە بەس وەکو دیارە لەو کاتەدا ئین نەبووە. اینجا ئەگەڕێنەوە ئەڵێن دوای ئەوەی سەلاحەدین تەواو ئەتوانێت ینی لەناو مەسر خۆی هین بکە سێرەکات لە دوای وەفاتی نورەدین زەنکی کوڕەکانی ئەو هێزیان نییە. سەلاحەدین ئەڵێ من پێش ئەوەی بەرەو قودس بڕۆم ئەبێ پێش ئەوەی من نیشینە فەڵەستینیەکان من نیشینە سەلیبیەکان بڕخێنم زۆر پێویستە من وڵاتی جیهانی ئیسلام لە پشتی خۆم بە تایبەتی سووریا لە مێژووە دائیمەن گرنگ بووە بۆ مسر. هەر حاکمێک هاتووە بۆ مسر ویستێتی سووریا و فەڵەستین بگرێ چونکە ئەمانە زۆر عمقێکی استراتیجین بۆ مسر. لەبەرەوە سەلاحەدین دێت حتاکو لەگەڵ کوڕەکانی هینا نورەدین زەنکی بەشێکی چرە شەڕەوە لەگەڵیان گوێڕایەڵی نابن و سێرشەکان ینی بەشێ لە کوڕەکانی لەگەڵ سەلیبیەکانە دەستیان هەیە. لەبەرەوە سەلاحەدین بە شەڕ ئەتوانێت سوڵتەی خۆی لە ناو هەموو شامە وەکو بڵێ تەثبیت بکە بەرەو هین شەڕوە بەرەو مووسڵ شەڕوە. بەڵام لە مووسڵدا حاکمی مووسڵ هینەکە جۆرە فاوازاتێکی کار نەگەڵیان سەرشەکە شتێکەیە دەربارەی کەسایەتی سەلاحەدین ئەیوبی. سەلاحەدین ئەیوبی یەکێک بوو لەو کەسانە خوێنمژ نەبوو، دائیمەن حەزێ کرد بە ئاشتی. ئەگەر نتوان مەثەلەن لە حیساری مووسڵەکە ئەڵێ ئەمانە موسڵمانن ئەم شەڕی من گەورە لەگەڵ سەلیبیەکانە لەبەرەوە جۆرە تەپاومێکەکە لەگەڵ حاکمی مووسڵ جێ دێڵێت و ئەچێتە حەلەب لە هەمان شتەکات یعنی خوێن ناڕژێنێت دژی کوڕەکانی نورەدینی زەنکی. اینجا ئەمە زۆر گرنگە ئێمە ئاگادار بین سەلاحەدین هەرچەندە قائیدێکی سەرکردەیەکی عەسکەری زۆر بە دووربین زۆر بەتوانە بەڵام لە هەمان کاتدا لە زۆربەی مواقفەکانە پیاوی ئاشتی بووە، حەزی نەکردووە لە خوێنڕشتن و ئەمە قسەی من نیە، ئەمە قسەی مێنۆڕۆسکیە کە ئێران ناسێک و وڵات ناسێک قسەی بۆسوۆرتە مستەشرقێکی گەورەیە قسەی چەندەها نووسەری غەربیە. سەلاحەدین کابرایەکی ئەوە نەبووە هەموو شتێک بە شێوەی عەسکەری حەل بکە، دائیمەن ویستێتی بەرەو بە شێوازە ئاشتیەکان بگاتە ئامانجی خۆی. ئیچە ئەمە لەیرە سەلاحەدین ئەگاتە تقریبەن مسر شەگرێت، زۆربەی باکووری کوردستان ئەگرێت. اینجا ئەمێنێتەوە سەلاحەدین لێرەدا سێرەکە تەڕەفێکی تر ناوخۆ هەیە وەکو سەرەتانن بۆ دەوڵەتەکە. ئەوش حەشاشیەکانی شاخەکانی دەوروپشتی دیمەشق پێڵێن جیبال ئەنوسەیریە. ئەمانە کابرایەک ڕئیسیانە بە ناوی سینانەدین ڕەشید سینانەدین، ئەمانە ئیسماعیلین، ئەمانە مەعروفن لە مێژوودا بە ناوی حەشاشیون. وەکو دیارە ئەسبابی زۆرە، یەکێک لەوانە ئەڵێن ئەمانە تلیاکیان وەرەگرت و ئەسبابی تری زۆرە. ئەمانە فیدایی بوون، ئەمانە ئیمانیان بە عەقیدەی خۆیان بوو وەکو ئیسماعیلی و چەندەها مەلیک و سەرکردەی جیهانی سونەی ئیسلامیان کوشتووە. سەلاحەدین ئەڵێ من ناتوانم ئەو شەڕە بکەم لەگەڵ مێرنشینە سەلیبیەکان، ئەم جەبهە داخلیەم
هێشتا اینجا هەڵەسێ چیەکە سەلاحەدین هەڵەسێ بەرەو سوپایەکی گەورە بە بۆ ئەو شاخانە زۆربەی قەڵاکانی سینان ئەگرێت بەڵام دوایی لە ئەخیرا سێرەکە قەڵاکانی ترکە ماون ڕەشیدەدین سنانی تایە زۆر زەحمەتە بیگرێ هەڵەسێ نامەیەکی بۆ نێرە لێ کاکە تۆ لە شوێن خۆت بمێنە و ئێمەش هیچمان نییە لەگەڵ تۆی ئەگەڕێتەوە بۆ مەسر لێرەدا ئەمەوێ بڵێم ئەمەش نمونەیەکی ترە سەلاحەدین نەویستووە هەموو شتێ بەشەر بکە و بالموناسەبە ئەو کابرای سنان ڕەشاد سنان زۆر بەهێز بوو ڕۆژێک خەنجەرێ دائەنا لە ژوورەکەی سەلاحەدین هەڵەسێ لەخەو سێرەکە خەنجەرێ لە ژوورەکەیەتی یعنی ئەوە نامە بۆ سەلاحەدین ئێمە ئەتوانین بتکوژین بەڵام تۆوازمان لەبێنە ئێمە شوازتان لین دوای ڕۆژێک سەلاحەدین ئەبیستێ دایکی سینانەدین ئەوێ بچێ بۆ حەج سەلاحەدین زۆر تەکریمیە کات و ئەڵێ مادام ئەم ژنە ئەوێ بچێ بۆ حەج زۆر باشە بە تەکریمیکەن و قافلەیەکی بۆ داانێ اینجا ڕەشیددین سنان کە ئەبینێ ئەو موقفە لە سەلاحەدینە دوژمنایەتی بەرامبەر سەلاحەدین کەمە بێ لێرەدا ئەمەش نمونەیە کە ئێمە نابێ سەرکردەکانی ئەمڕۆمان ئەبێ ئاگادار بن لە منطلقێکی ئیدیۆلۆجی وشکەوە تەعامل نەکەین لەگەڵ ئەوانەی کە موسڵمانن کە عەقیدە و بۆچونیان لەگەڵ ئێمە جیاوازە ئێمە بێ بتوانین هیدایەتیان بدەین و ئەگەر نەتوانین ئیحتیوایان بکەین حتا زەرەریان نەبێت بە کورتی سەلاحەدین توانی ئەم کێشە ناوخۆیەش هەڵ بکە بە عەقڵ و حکمەتی خۆی هەر وەکو بینیمان جارێ لە قووەتی عەسکەریانیشکان دوای سڵحی کرد لەگەڵیانە بە شێوەیەکی سلمی ئەمەش هەر وەکوتم چەندەها جار لە ژیانی سەلاحەدین دووبارە ئەبێتەوە اینجا با بینە شەڕی گەورە ئەو شەڕی ڕوخانی میرنشینی بەیت المەقدەس وەگردنی سەلاحەدین 1970 ئەوش شەڕی حوتەین لە شەڕی حوتەیندا ئەوەی دوای ئەوەی سەلاحەدین زۆر بەهێزە بێت سووریا ئەگرێ بە باکووری عێراق ئەگرێ یەمەن ئەگرێت میرنشینە سەلیبیەکان ئەڵێن سەلاحەدین بۆ مەترسی بەسەر ئێمە موازینی قووە گۆڕا اینجا هەڵەسن میرنشینی بەیت المەقدەس ئەوەی کە لە فەڵەستینە نامەیەک ئەنێرێ بۆ پاپا ئەڵێ وەڵڵی ئێستا فعلەن ئێمە پێویستە دەست بکەین بەهین بە حملەیەکی سەلیبی بەڵام بەداخەوە ئێستا بارودۆخەکە باش نییە هەمان مەلیک بە ناوی غێی لۆزانیان کە مەلیکی هینە ئێستا بەیت المەقدسە لە قودسە نامەیەکە نێرێ بۆ ئیمپراتۆری بیزانتی لە ئستانبول لەو کاتەدا ڕۆمی بیزانتی ئەوان سوپایەکی گەورە دێنن و میرنشینەکانی سەلیبی هەمووی بەهێزێکی گەورە دێن بۆ شەڕی حوتەین اینجا لەوێدا سەلاحەدین عەبقریەکی عەسکەری زۆر تەبەنەوانی ئەیانوێ زیاتر دەربارەی ئەمە بخۆن زۆر کتێبێ دەربارەی حەتین وەکو لێرەدا عەبقریەتی سەلاحەدین ئەیوبی چۆن تەوزیعی سوپایەکەیەکە دوای لێرەش ئاماژە بەوە بکەم سوپاکەی سەلاحەدین لەم شەڕەدا نیوەی تورکن نیوەی عەرەبن نابوورە بەشێکی عەرەبە بەشێکی تورکە بەڵام لە 160 سوپاکەی کووردە لێرەدا ساڵە ئەمە نمونەیەکە بۆ ملەتانی ڕۆژەڵاتی ناوەڕاست کە ئێمە ئیجاب ناکە وەکو دژمن سەیری یەکتری بکەین خاستەن لەو شەڕانەی کەوا شەڕێکی چارەنووسی تایە لێرەدا سەلاحەدین لەم شەڕەدا بە اختیاری شوێنەکەی و چەکەکەی و وینەکەی ئەتوانێت هینەکە بگرێت شەڕی حوتەین سەرکەوێ و دوای چەند هەفتەیەک بچێتە ناو بەیت المەقدسەوە دوای ئەوە کە ئەچێتە ناو بەیت المەقدسەوە پاپای ئەوروپا ئەڵێ ئەو ئەپێ بگەینە دەستمان بگا بە زووترین کات بۆ بەیت المەقدس اینجا سوپایەکی گەورەتر دێ ڕیچارد قەلبالئەسەد سەرکردایەتێکە کە مەلیکی بریتانیایە لەگەڵ مەلیکی ئەڵمانیا لەو کاتەدا و چەندەها فارسی مەسیحیەت کە ئەوانە تەدریب کرابوون بۆ شەڕی سەلیبیە دێن لێرەدا سەلاحەدین شەڕێکی گەورە کە ئەلەوێشدا ڕیچارد قەلبالئەسەد زامدارە بێ سەلاحەدین تەمان پێی ناگا
هینی بۆ ئەنێرێ دکتۆری بۆ ئەنێرێ ئەسپەکەی کەوتبوو ئەسپێکی بۆ ئەنێرێ لێرەدا ڕیچارد قەلب ئەسەد وەکو بڵێ ئەم ئەخلاقە بەرزەی سەلاح الدین کاریگەری لێەکە ئەڵێ وەڵڵاهی ئێمە هاتوینە ئەوەنە وڵاتی دوور هاتوینە دژی ئەمانە شەڕەکەین بەس ئەمانە ئەوە نین ئێمە خوێندومانە ئەمانە کافر بن ئەمانە وحشی بن ئەمانە بێعەقڵ بن سێریەوە سەلاح الدین دکتۆری خۆی بۆ مەنێرێ یارمەتیم بۆ ئەنێرێ اینجا لێرەدا طبعا جێشی سوپای سەلیبی زۆر گەورە بوو سەلاح الدین نەیەتوانی بە یەکجا هەمویان بڕوخێنێ بە یەکجا سەرکەوتو بێ بەسەر هەموو شەڕەکانە لێرەدا سەلاح الدین داوا ئەکات لە هینی عەباسی لە مستەضیع بالله لە بەغدا ئەلێ تکایە هێزم بۆ بنێرە طبعا سوڵتانی عەباسی لەم کاتەدا زۆر بێدەسەڵاتە و پارەیەکی زۆری هەیە 20,000 دینارە نێرێ سەلاح الدین وەکو دیارە طەبع کوردەکەی لەیرە غالبە بێ لەسەری تو ڕابێ لێ ئەو پارێش بگەڕێنەوە نامەوێت من بەو هینەی خۆم بەو ئیمکانیەتی خۆم ئینشاءالله بەردەوامە بم لە شەڕ بە کورتی سەلاح الدین کە سێرەکە ئەم شەڕە زۆر زۆرە و جیهانی ئیسلامش خەلیفەش ئەو پارەی نییە بینێرێ هەڵەسێ سەر لە نوێ سڵحەکە ئەوێ ئەو دەستکەوتانەی کە موسڵمانەکان دەستیان کەوتووە خاصەتەن قودس لە دەست موسڵمانەکان مێنێ سڵحی پێ ئەڵێن 1993 سڵحی ڕەملا ئەکات اینجا لێرەدا موسڵمانەکان ئەتوانن زۆربەی دەستکەوتەکانی خۆیان بپارێزن کە ئەوەی لە شەڕی حەطین کردیانە سەر لە نوێ ئەڵێم لێرەدا سەلاح الدین هەرچەندە سەرکردەیەکی عەسکەریە لێرەدا عەبقەریەتێکی سیاسی کابرایەکی دیبلۆماسیە کابرایەکە ئەتوانێت بەو پەڕی دیبلۆماسیەتەوە تەعامل بکات لەگەڵ ئەو کێشانەی کەوا تەئسیر کردووە لە دواڕۆژی ملەتی ئیسلام اینجا لێرەدا حەزەکەم بوستم دەربارەی چەند وەکو وێستگەیەک دەربارەی ژیانی سەلاح الدین ابن عیماد الئەسفەهانی یەکێکە لەوانەی کەوا نووسێتی دەربارەی ژیانی سەلاح ئەلێ دوای حەطین شەڕی حەطین سەلاح الدین نەخۆش بوو وتی تازرێک وتی یا سەلاح الدین ئەوە ئێمە لە فەڵەستین خانوویەکی جوانت بۆکەن قەسێک وتی سەلاح الدین وتی وەڵڵای بابە من ئەوە 30 ساڵە من لەبان هینم ئەو ئەسپەم لای ژیانی من لە خەیمەیەکە کە شەوان هەواکەی بێت بەسەرد و خۆم بگرم ئەوە بۆ منوت من پیاوی قەسر و ماڵات و سامانیم بۆ نمونە کە سەلاح الدین ئەم وەفات ئەکا دوای چەند ڕۆژێک نەخۆشی خەزینەکەی ئەکەنەوە سێرەکەن 30 درهەمی تایە 1 لیرەی ئاڵتونی تیا بووە یعنی ئەوەی ئەوە کافی نەبووە حتا بۆ تەعزیەکەی و 1 مولکێکی جێنەهێشتووە طبعا ئەملاکەکەی هینەکەی بەڵام سەڵتەنەکەی ئەمێنێ تەوزیع بێت دابەشە بێ لە بین کوڕەکانی خۆی طبعا کوڕەکانی و براکانی لە مستەوای سەلاح الدین نەبوونە ئەمەش شتێکی ترە لێرەدا زۆر گرنگە باسی هین ئەڵێ چرچل ئەڵێ گەورەترین مەلیک لەسەر عەرد سەلاح الدین ئەیوبی چرچل قائیدێکی عەسکەری بێڕۆتانیە لە شەڕی یەکەم و جیهانی ئەڵێ گەورەترین مەلیک لەسەر عەرد سەلاح الدین بووە اینجا زۆر شەهاداتی تر هەیە ئەڵێ کابرایەکی نووسەرێکی ویلیام سۆری نووسەرێکی سەدەکانی ناوڕاست بووە ئەلێ سەلاح الدین لە ئەخلاقی پێشانی ئەدا ئەمە هیچ موسڵمان نییە چونکە کەی موسڵمان وا بووە ئەمە ئەخلاقی زۆر زۆر بەرزە یەکێک لەوانە کە مەلیکەکە کە سەلیبیەکان دیمەشق قودسەگرن چی موسڵمانێ سەریە بڕن ئەو کە قودسەگرێ بە مەسیحەکان ئەڵێ فەرمونون بەستایبەتیوانێ ژن و منداڵن ئەڵێ تەمان ئێوە ئەسیرن ئەبێ فدیە بدەن پیاوەکە بەڵام ئەلێ فەقیر بانەیدا ژن و منداڵی کە بێ ساحبن نەیدا بەشێک لە سەلیبیەکان ژن و منداڵی خۆیان هێنابوو کە دۆڕان یان کوژرانی سەلاح الدین لە پارەی بەیت المالەوە پارەی تەخسیس کرد بۆ سفینە گەورەکانی
کە ئەمانە ببنەوە بۆ ئەوروپا وتی بۆ جەمعی شەمل لە عائلە چکە لە ئیسلامە عائلە زۆر گرنگە اینجا ئەلێرەدا ئەمەوێ بڵێم ئەوەی سەلاحەدین ئەیکات ئەم قائیدە مەزن گەورەیە ئەوە دوای لە 1963 لە ئیتیفاقیەی جنیڤە ئەڵێ ئەبێ هەموو لایەنی شەڕ ئەترافەکان کە لە شەڕدان ئەبێ ئاگاداری مافی ئەسیر بن و جەمعی شەملی عائلە زۆر گرنگە ئەوەی سەلاحەدین کردێتی لە سەدەی 12 اینجا ئەوروپا و لە سەدەی 20 لە ئیتفاقی جنیڤە کردیانە سەلاحەدین کابرایەکی نووسری غەربی ئەڵێ سەلاحەدین بە ئەخلاقی خۆی بە فروسیەتی خۆی بەو ڕەوشتەی خۆی کە هەی بووە ئێمەی دۆڕاندووە نەک بەلەوەی ئێمە لە با بڵێن لە شەڕەکانە لە جەبهەکانی شەڕە بدۆڕین ئێمە ئەخلاقیەن دۆڕاوین بەرامبەر سەلاحەدین چونکە اینجا بابینە شێوەی تەعاملی سەلاحەدین لەگەڵ ملەتی خۆیان چۆن بۆ لە مەسر جارێت چی باز هەبووە بازەکانی بازێکی زۆر هەبووە هەڵی کردووە وتێتی ئەم باجانە کە فاتیمیەکان دایان ناوە لە هەمان کاتە لە سووریا و باکووری عێراق و باشووری کوردستانی باکوور هەموو ئەو بازانە هەڵەگرێت عەدالەت زۆر زۆر گرنگ بۆ لای سەلاحەدین دادپەروەری بپارێزێت لە ناو ملەتەکەی خۆیدا لەبەر ئەوە زۆر کەس ئەڵێ کە سەلاحەدین بەڕاستی ئەگەر نورەدین زەنگی خۆی خەلیفەی پێنجەم بێت خەلیفەی شەشەم بێت بازە کەسێک لە عومەر بن عەبدولعەزیز پێنجەمە نورەدین شەشەمە سەلاحەدین دوای ئەو دێ لە تاعە و لە نێزکبوون لە خولەفای ڕاشیدون لە بەرزی ئەخلاقی و لە سەلاحەدین هین ئەڵێ ئەبن شەداد ئەڵێ سوفی بوو بەس چی ئەڵێ چی جۆرە سوفی بوو ئەلێ دەک متەئەسر بوو بە میتازیقیای یۆنانی نەک بە حەلەقاتی ذکر ئەڵێ لای ئەو سوفیەتی ئەوە بوو ئەڵێ ذکری قورئان و شەوان ئەو شەوانەی لە ناو جیهاد نەبوو ذکری ئەکردوەمانە بەڵام ئەڵێ گەورەترین ذکر لای ئەو بە گوێرەی خۆی بووە ئەوە بووە کە لە جەبهات بێ بۆ ئیسلام بالمناسبە 70 شەڕی کردووە لە 30 ساڵدا و سەلاحەدین هەموو ساڵی ویستێتی بچێ بۆ حەج نەیتوانیوە حتا ئاخر ساڵ کە هین نەبێت وەفاتەکە دەخۆش بوو دوای فەتحی قودس ویستێتی بڕاتەوە لێرەدا ئەمڕۆ لە عالەمی ئیسلامی زۆر بەڕاستی لە بەتایبەتی وەختێ من لە کەنەدا بووم کە هەڵەبجە لێ درابوو من بە چاو خۆم بینی لە مزگەوتێک ئیمامێکی ڕەشی کەنەدی ئەگریا و خەڵکەکە هەمووی ئەگریان ئەیوت ئەی مسلمانان ئەمڕۆ نەوەکانی سەلاحەدین ئەیوبی ئاوا قەسابخانە کراون لە هەڵەبجە و ئەمانە خەڵکەکە دەرچوونە دەرەوە هەمووی ئەگریان بۆ سەلاحەدین ئەمەیە مەکانەتی سەلاحەدین بەڕاستی سەلاحەدین ئێمە ئیجاب ناکە بچین ژیانی جیڤارە بخوێنی جیڤارە سەرکردەیەکی فاشل بووە هەرچەندە ساحب قیەم بووە بۆ قیەمی خۆی کوژراوە بەڵام یعنی ئەوەلەن طبعا زۆر شتەیە لە ژیانی جیڤارە زۆر غەڵەت بووە حتا تەوقیتەکەیشی جیبارە سەرکردەیەکی شۆژگەرێکی فاشل بووە سەلاحەدین سەرکەوتوو بووە سەلاحەدین لە ئەخلاقا زۆر بەرزتر بووە و پیاوی ئاشتی خوازی بووە پیاوی ئەمانە بووە لێرەدا ئەڵێم سەلاحەدین ئەخلاقی ئیسلام بووە عەقیدەی تەوحیدی هەبووە و بەو عەقیدە ئەشعەریە تەوحیدیەی خۆی عالەمی ئیسلامی هین کردووە ئامادە کردووە ئینجا چۆتە شەڕ دژی سەڵیبیەکان ئێمە ئەمڕۆ ئەمە قسەی من نیە قسەی زۆربەی نووسەرانی مسلمانە پێویستمان بە سەلاحەدینێکی ترە ئیسلاحی فکری بکە عەدالەتی ئیجتیماعی بکە بارودۆخی مسلمانان باش بکە بەلەوەی بچینەوە شەڕی بالمناسبە بەلەوەی سەلاحەدین سەر لە نوێ قودس ڕزگار بکە قودس 88 ساڵ لە دەست ئیمارەی سەلیبیەکان بوو بێ ئومێدیە بوو ئایا مسلمانان سەر لە نوێ ئومێدیان هەبێ بۆ قودس بگەڕێتەوە بەڵێ
زۆر نووسەر ئەڵێن سەلاحەدین یەکتر لە دایک ئەبێت اینجا نەک ئەو کاتە بەس قودس بەڵکو ئەو ملەتەی ئێمە ملەتی کوردمانش ڕزگارکە لەم بارودۆخە زۆر زۆر يعني سختة. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.